کابرا دێ دەرێ مەچینە لێدانۆ هەر بەنزینە دەکەم سوپەری تێ دەکەم مەعسەی تێ دەکەم ئەو سیارەم چێشی خۆش نییە و بەنزینی زیاد دەخۆ و لێش دەداتەوە لە هەمان کاتدا. هەمومان تاوەکو ئێستاوەمان زانیوە کە دیوی دەرەوەی مەکینی ئۆتۆمبیل پاک دەکرێتەوە، بەڵام کەممانەوەمان بیستووە دیوی ناوەوەی مەکینی ئۆتۆمبیل پاک بکرێتەوە. جا ئێستا لە شوێنێکم دیوی ناوەوەی مەکینی ئۆتۆمبیل پاک دەکەنەوە. سەیری ئەو ڤیدیۆیە بکەن کە دێتە سەر شاشەکە، دواتر قسە و باسی زیاتر لەسەر بابەتە دەکەین. ئەوەی بینیتان دیوی ناوەی مەکینە بکەم بۆ چاوی خۆم بینیم بەم شێوازە پیس بوو، بەڵام ئێستا پاکراوەتەوە. جا دەمێت قسە لەگەڵ وەستاژار بکەم، باس خواسی زیاتر لەگەڵەوە بکەم. وەستاژار سلااوت لێ بێت تۆش بە خێراتەکەتان دەکەم. دەمەوێت باسیەوە بۆ کتێ پاکردنەوەی مەکینە چییە و بابەتە ئێستاوە؟ ئێستا کە پاکردنەوەی مەچینایە بۆتە باو لە هەولێرە لەبەرەوەی سیارەکان چەند کیلۆمەترێک ڕۆیشتینە 100,000 200,000 ئەو مەچینانە پێویستیان بە سێرویس زەخایان بکرێتەوە. هاتوو ئەگەر سیارەش بە سفری دەردێنی سەرپست و سەرۆەلفەکان و ئەو جاینانە هیچی پیس نییە. بۆیە کابرا هەر بەنزینە چ دەکاتن ئەتواز ناکە لێ ناداتەوە. بەڵام ئێستاکە ئەو مەچینانێک کە ئێستاکە هەمووی دێن ئەمە خایەنیان دەکەینەوە ئەتواسیان نامینێتن. کابرا دێ دەرێ مەچینە لێدانۆ هەر بەنزینە چ دەکەم سوپەری تێ دەکەم مەعسەی تێ دەکەم ئەو سیارەم چێشی خۆش نییە و بەنزینی زیاد دەخۆ و لێش دەداتەوە لە هەمان کاتدا. پیسبوونی سەرۆەلفەکان و سەرپستنیش هۆکارێکی زۆرە لەلایەن ڕوونەوە، ڕوونی پیس ڕوونی خراپ وە دەکاتن کە بستێتن بچێتە سەر ملەبەخ و دەرچەی هەوا و دواتر هەتا ڕێڕەوەکان هەمووی دەگیرێتن دەبێتە ئەتواسی ئەو سیارە. باشانەوە پاکردنەوە ڕێڕەوەکانی هەوای هەمووی خایەن دەبێتەوە لە دەکشنی بگرە لە ملەبەخی بگرا و سەرۆەلفەکان و سەرپستنیش هەموو خایەن دەکرێتەوە. کو سیارەی بە سفری دەردێنی ئەوها خایەن دەکرێتەوە. هەمووی بە مەرحەلە و بە دەرمانی تایبەت دەینەوە سەر دەقی شەریکە سفری شەریکە کە بیدادی ئەو سیارە بە سفری کوب ئەوهای لێ دەکرێتەوە لە دیوی دەرەوە لە دیوی ناوەوە. باشەوە ساژەر لەوانەیە کۆمەڵە خەڵک باس زۆر بکات. ڕاستەوە مەکینە پاک دەکرێتەوە، بەڵام لەوانەیە کاریگەری خراپی شێوێ لەسەر مەکینە. نا ئەمە کەفاڵەی ئەو ئیشەی دەکەین کە لە بۆ خەڵکەکەی دەکەین، یعنی بە زەمان لە بۆیان دەکەین خایەن دەکەین و هیچ زەرەر و زیانەچی نییە. ئەو خایەن دەکرێتەوە فقط هیچ شتێک دەستکاری ناکرێت، بەس خایەن دەکرێت و یعنی تو شتێک کە پیس بوو خایەن دەکرێتەوە هەر ئەوەندەیە. باشەوە ساژەر ئەمە جیا لە ڕێڕەوی هەوا کە دەیکاتەوە ئەمە دەبینم ڕوونێکی زۆری پێشتان پاکتان نەکرێتەوە. پاک نەکردوتەوە ئەگەر بینە پێش ئەوە تەبعەنەوە ئەوە هەوا بەناو ئێرەدا دەڕواتن. ئەو هەوایە کا بە سافی بەناو ئێرەدا بڕوە بچتە سەر ملەبەخ و لە پاشەنجینە بستە دەکشینی و لە پاشەنجینە بستە ناو ژووری پستن باشە بۆ تەقینەوە ئامادە بێتن. کا ئەوەی هەوایەکە چەور و ناڕێک بوو پیس بیتن بە ناوی دابڕوە بۆ تەقینەوە. چکە ئۆکسسیجین یارمەتی سووتان دەداتن، ئۆکسسیجینی خاوێن یارمەتی سووتان دەداتن. باشەوە ساژەر شتێکی دیکەم پێ بڵێ ئەمە کاریگەری دەبێتن لەسەر تێکچوونی پلاکانی ئۆتۆمبیل لەسەر کۆیلی ئۆتۆمبیل لەسەر حساسەکان. بەڵێ هەمووی خایەن دەکرێتەوە هەمووی بە مەزبوطی لەبەرەوەی ئەو حساسانە پارێزراوە بیتن لە سووتان و لە زەعیف بوون. ئەگەر ئەوانە پیس بیتن کۆیلەکان زەعیف دەبیتن لە کاتی لەبەرەوەی پلاک زەختی دەکات سەرێ کۆیل زەختی دەسەرێ حساسی کەم شەفت و کڕنگ هەمووی پیس دەبیتن بۆ ڕوونەوە ئەوانە هەمووی دەبی خایەن بکرێتەوە.